دیارە ئەمڕۆ بەسپاسەوە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بە هاوکاری دەستگای مرۆیی مام هەستاون لە ماوەی ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە هەستاون بە دروستکردنی مادەی VTM. مادەی VTM ئەو مادەیە کە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕاستی کێشەیەکی زۆرمان هەبووە لە بەهۆی کەمی مادەکەوە و نەبوونی لە جیهاندا ئازمەیەکی زۆری دەسەر ئەم مادەیە. ئەو مادەیە کە نمونەی وەرگیراو لە نەخۆشەکە ئەخرێتە ناوی ئەو گوازرێتەوە بۆ تاقیگەکە و ئێمە لە ڕاستیدا لە ئێستا زۆر پێویستمان پێێتی بەسپاسەوە بۆ یەکەم جار زانکۆی سلێمانی هەستا بە دروستکردنی ئەو مادەیە کە یەکەم جارە تەسەوڕەکەم لە هەرێمی کوردستان و نازام زانیاری نیە لە عێراق بەڵام بۆ یەکەم جارە دروست دەکرێت و ئێمە سوودێکی زۆری دەبینین. زانکۆی سلێمانی و وەزارەتی خوێندنی باڵا بەسپاسەوە جەنابی وەزیری خوێندنی باڵا و جەنابی سەرۆکی زانکۆ و سەرۆکی زانکۆکان لە سەرەتای ئەم قەیرانەوە بەڕاستی هاوکارێکی زۆری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بوون و هەموو سەرچاوە مرۆیی و بینا و تاقیگە و هەموو پێداویستیانەی کە هەیەیان بووە خستویانێتە بەردەستی ئێمە بۆی ئێمە بتوانین سوودی لێ ببینین بۆ جێبەجێکردنی کارەکانمان. ئێمە لە داهاتووشە یەکێک لە تاقیگەکانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کە تاقیگەی دەستەی توێژینەوەیە بەرناممان داناوە بەکاری بێنین بۆی بتوانین پشکنینی زیاتر لە شاری سلێمانی و دەوروبەری بکەین. بۆیە دووبارە سپاسی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و وەزارەتی خوێندنی باڵاکەم بۆ هەموو پشتیوانی کە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کردویانە و ئەمە سپاسی تایبەتی خۆم بۆ دەستگای مرۆیی مام بکەم کە ئەوانش لە سەرەتای قەیرانەکەەوە هاوکارمان بوون. چەند پرۆژەیەکمان پێوتون یەکسەر جێبەجێیان کردووە لە هاوکاریکردن و گەیاندنی پێداویستی و دەرمان بۆ ماڵان و هەروە لە دابینکردنی کولفەی مادی ئەم دروستکردنی ئەم VTMە و چەند پرۆژەیەکی کەشمان بۆ پێشنیار کردوون لە شاری دەربەنی خان و لە شارەکانی تر جێبەجێ بکەن بە سپاسەوە ڕەزامەندیان دەربڕیەوە. ئێمە هیوادارین نمونەیان زۆر بێ و لێرەشەوە سپاسی هەموو کەسانەکەین کە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستیان کردو لەم قەیرانەیە. هیوادارین نمونەیان زۆر بێ و ئێمە لە داهاتووشە ناوی هەموو کەسانە و جۆری هاوکاریەکەیان بڵاوەکەینەوە دووبارە سپاسیانەکەین. هیوادارین نمونەیان زۆر بێ. ئەمڕۆ وەک زانکۆی سلێمانی خۆمان بە خۆشحاڵە زانین کە توانیمان بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان بتوانین مادەی VTM کە مادەیەکە بۆ فەحسی ئەم نەخۆشی کۆرۆنایە بەکارەهێنریەکێکە لە مادە سەرەکیەکان بۆ پارێزگاریکردنی ئەو سامپڵانی کە لە نەخۆشەکان وەرەگیرێ. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە خۆمان بە خۆشحاڵە زانین کە وەک زانکۆی سلێمانی یەکەمین زانکۆ لە کوردستانە توانیمان ئەو مادەیە دروست بکەین و ئەمڕۆ نزیکەی 1500 سامپڵ کە بەشی 1500 نەخۆشەکە ئەمڕۆ گەیانمانە سەرۆکایەتی بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ جوهدی ئەو مامۆستا بەڕێزانە بەڕێز کاکتۆر ئاراشاڵی و هەروەها بەڕێز دکتۆر دلێر محەممەد ساڵح لە بەشی کیمیا و لە بەشی بایۆلۆجی بەرز ئەنرخێنین کە نزیکەی ڕۆژانە بۆ ماوەی یەک هەفتە ڕۆژی 7 سەعات لە تاقیگایمانەوە بۆ ئامادەکردنی ئەم سامپڵانە و بە خۆشحاڵیەوە لەسەر ستانداردێکی جیهانیە کە ستانداردی WHO و ئەم مادەیە خۆتان نەزانین ئێستا ڕێگاکانی هێنانی مەواد لە دەرەوە ڕێگایەکی زۆر قورسە. بۆیە ئێمە توانیمانەکە لە تاقیگەیەکانی بەشی کۆلێجی زانست و ئەوەنە کۆلێجی زانستە ئەم مادانە دروست بکەین و هەروەها لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەو عەمید و مامۆستایانی کۆلێجەکانی ڤێتەرنەری و هەروەها کۆلێجی کشتوکاڵ و کۆلێجی زانست کە زۆر هاوکارمان بوون لە دروستکردنی ئەم مادانە. من لێرەوە ئەوەی ڕابگەێنم کە هەر زانکۆی سلێمانی لە هەوڵایە کە هەوڵ بدەین ئەو مادانی پێویستن بۆ لەم کاتێک کە ئەم نەخۆشی کۆرۆنایە هەیە بە تایبەتی دروستکردنی هەندێک موادی پاکشکەرەوە. ئەو کۆلێژی سەیدەلی بە خۆشحاڵیەوە ئەوانش خەریکی دروستکردن کە بتوانن بەرهەمی خۆمان بێ و لە دەرەوە نەهێنرێ خەریکی دروستکردنی ئەوەن و لە پرۆژەشمان هەیە لە داهاتووە لەگەڵ ڕێکخراوی مام کە بە سپاسەوە بۆ هەردوو بۆ هەر سێ پرۆژەکەمان کە هاوکارمان و هەر پێداویستێکمان هەبێ لە دەرەوە ئەوان بۆمان دابینەکەن
ئەو سێ پرۆژەیە ئێمە ئینشاءڵڵا لە داهاتوای خێنە واری جێبەجێکردنەوەی خێنە بەردەم بە ڕێبەرایەتی تەندروستی سلێمانی کە لە پشتەوە هەمیشە لە بیدایەتی ئەم کارەوە زانکۆی سلێمانی پشتیوان و پشتگیری بە ڕێبەرایەتی تەندروستی سلێمانیە و زۆر سوپاستان دەکەم. دیارە ئەوەی ئەمڕۆ ڕاگەیانرا بەڕێز بەڕێوەبەری تەندروستی و بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی قسەیان لەسەر کرد سەبارەت بەو بابەتەی کە ئەبێتە مایەی خۆشحاڵی کە لە هەرێمی کوردستانە توانە مرۆیەکان توانە زانستیەکان لەو ئاستەیان بتوانن بەرهەمی ناوخۆیی پاڵپشت بە بەرهەمی ناوخۆیی کۆمەڵێ بابەتی زانستی یاخود کۆمەڵی مەحلول ئەوەی کە پێویستەکە بۆ نەخۆشی بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا بەرهەمی بهێنین. ئێمە لە دەستگای مرۆیی مام ئەوەی معلومە لای جەنابتان قەیرانی کۆرۆنا وای کردووە دەستگای مرۆیی مام چالێکیەکانی پێش بخە لە ئێستاە تایبەت بە قەیرانی کۆرۆنا منەمێ ئاماژە بە کۆمەڵی خاڵ بدەم. ئەوەی ئەمڕۆ لە زانکۆی لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئەعلان کرا ئەوەیە کە زانکۆی سلێمانی هەستاوە بە دروستکردنی VTM و کۆمەڵە مادەی پاکەرەوە لەمایە دەستگای مرۆیی مام سپۆنسەریانە بێ و بە بەردەوام هاوکار و هەماهەنگیانە بێ بۆ ئەوەی بتوانین ئەعتیماد بکەینە سەر توانە ناوخۆیەکان بە تایبەتی لەسەر ئاستی زانکۆ و لەسەر ئاستی سنتەرەکانی توێژینەوە. و هەروەها من ئاماژەش بەوە بکەم لە ئێستا ئێمە چەند پرۆژێکمان هەیە شێلەوانە گەیاندنی با بڵین دەوا و دەرمانە بۆ ئەو نەخۆشە درێژخایانانەی کە لە ناو شاری سلێمانیا هەن و لە دەوروبەری کە ژمارەیان خۆ لە 30,000 کەس ئەدا بەسپاسەوە لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئێمە بەردەوام لە هەماهەنگیاین و دەستگای مرۆیی مام هەموو خزمەتگوزاریە مرۆیەکانی پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستانەکە هاوکات هەڵمەتێکمان ڕاگەیاندووە بە ناوی هەڵمەتی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆرۆنا بەدابینکردنی مادە سەرەکیەکانی پەیوەست بەم نەخۆشیە کە بۆ ئەو کەسانی کە زۆرترین بەریەککەوتنیان بۆ دروستە بێ ئێمە لەوەتی ئەگەین کە بەرنامە ڕێژیمان بۆ کردووە کە خۆکەرنتینەکردن و پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان باشترین با بڵێن بژاردەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دیارە هێزەکانی پۆلیس ئاسایش بەڕێوەبەرایەتی تەندروستی هەموو ئەمانە بۆ خۆیان کۆمەڵێک بەریەککەوتنیان بۆ دروستە بێ بۆیە ئێمە پێمان وایە لەم هەڵمەتەیە کە لە هەڵەبجەوە دەستمان پێکرۆت لە پێنجوێن گەرمیان ئیدارەی ڕاپەڕین دوێنێ لە شاری کەرکووک بووین لە ڕۆژانی ئایندا لە سلێمانی و شوێنەکانی تر دەبین دەستگای مرۆیی مام هەماهەنگ و هاوکاری کەرتی حکومی ئەبێ هەماهەنگ و هاوکاری سنتەرەکانی توێژینەوە ئەبێ بۆ ئەوەی پێکەوە ئەم قەیرانە تێپەڕێنین بۆیە لێرەوە من سوپاسی زانکۆی سلێمانی ئەەکەم و سوپاسی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئەەکەم و هەموو ئەوانەی کە لەم پرۆسەیە کە زۆر بە شێوەیەکی مادونە ناسانە کار لەسەرەوەکەن ئەم قەیرانە تێپەڕێنین و خزمەتگوزارەکانی دەستگای مرۆیی مام لە هەموو ئەم بوارانەی کە ئاماژەمان پێکرد لە ژێر دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان بەردەوامی ئەبێت و هەر کەسێ پرۆژەی هەبێ دەرگای با بڵێن دەستگای مرۆیی مام واڵایە بۆی سوپاس بۆیەوە.